کچە جوانەکە بۆ تۆ یا قسە و جوابم هەوڵ مەدە بێ سوودا تا ماوە ماشکن نابم ئەی کەسێتر لە دڵمایە هەرگیز لێی وەڕەس نابم خۆشەویستیم بۆ ئەوە تا لە ڕۆی دنیا بم ئەیەر چەندە و ڕۆیشتوام بەڵام نابێ من وابم ماو بێوەفا دەرچێت من قەت بێوەفا نابم ئەی تەنیایم پێ باشترە با تا مردن تەنیا بم من پێم خۆشە بەدایما هەر لە یادی ئەودا بم ناتوانم بێ ئەو لەگەڵ کەسێکی تراوە ڕابم چونکە یادی ئەو نەبێت بە هیچ کەسێ ژیر نابم دەبێ باسی ئەو بکە شعر و دێر و کتابم نامەوێت بە دوای دنیا و ماڵ و پارە و حەزابم پاشا بم بێتەوە دەگۆڕێم باگەدابم تەمەنی خۆم دادەنێم چاوەڕوانی ئەو دەبم ئەی دەڵێمە ڕۆژێ دێتەوە هەرگیز بێی وا نابم ئەم جارەگەر بێتەوە تا مردن پیر نابم جارەگەر بێتەوە هەرگیز بێی وا نابم تاکەی لە دۆزەخی عەشقی بمرم و لە عەزابم سەو یادی نازی خانە دەبێ لە خزمەتیان بم ئەوە بۆ کاکە حەما دەی لێی لە بابی بابم بەخۆشی میوانەکان ئەم شەو لە خزمەتیان بم ئەی بژی سەیرەکەی سەلام ناکەی نازانی گڕدەسێنم هێندەی شێت وارمەکەین ئەی دنیا هەمووی مردنا بۆ ڕق لە دڵ دەرناکەی بۆ وەکو جاران تاوێ بە دڵ یادی من ناکەین دەبێ لای خۆتەوە ئەو ڕقانە لەبیرکەین چی دەبێ لای خۆتەوە تۆش یادێکی من بکەین بەڵام بێ دڵنیا بوومە دڵنیامە و کارە ناکەی دەزانم گەر بسووتیم لای خۆت تۆ فێ ناکەی خەڵکی پێمەڵێنەڵام بۆچی وا لە خۆتەکەی نازانن ئەڵڵە دوای تۆ واسوتام دڵەکەین ئەوە بۆ نازی خانە ئەڵا بێم زڕەتی کەی بۆ دایک و باوکی بژێ خواتە مەندریێژیکەی ئەوە بۆ کاکە حەما گلەیی لە من نەکەی بۆ دایکی نازی خانە بۆیان تەمەندریێشکەی بۆ مامە حەمایڵێم بۆ مامە حەمایڵێم
دەڵێ باش باقی ناکەی ئەوە بۆ براکەی خۆم دوایی گلەی نەکەی یەڵا ئامانجیان بڕۆ بە جوانی عەزفی دەکەی ئەو بۆ ڕەوەی قەتڵ تووشی قەتڵێکمان نەکەی شەوانە تا بەیانی بە ڕۆژە تا ئێوارە هەر منم مەلەم شارە بۆ تۆ بووم باوەرم نەڵێ خەمی من ناخوات ئەوە تا پێم و دیارە تەنا بۆ خۆم دەزانم دڵم چەند بازارم چارەیەم بەردەی منە بە تەنها یەک دیدار درۆیە بادە و مەشروب یاخود جا و سیگار لە دوای کۆچینە وەختت ئاوارە بووم ماوارە کفر نابێت لای خودا بگاڕێوان جارن ئەوە بۆ ئەبوو نازی خەڵکی شاری کەلارە بۆ گەنجەکانی کەلار یەک-یەکی بەدەمارە بۆ گەنجەکانی کەلار یەک-یەکی بەدەمارە بە زمانی ئەولێری سڵاوت لێ بێخارە یەڵا مانجگیان بڕۆ و پڕ دەکەینەوە